کە باوکم گیرە ئێستا تەمەنم 18 ساڵە. زۆر بچووکم کە باوکم گیراوە. تەواو بۆ حکومەکەی بەزبەر نابێت. داوا دەکەم باوکم بێتەوە زۆر غەریبی دەکەم. شیان بۆ مندارانە بستێ ئەگە هەنە بۆ مندارانە هەروە منداری خۆیان تەماشا بکەن. حەزم لێبان بێتەوە. بخۆم یەک لەوانە ساحب سێ مندارم کرێت چیمە؟ معیشەتی ئێمە لەسەر خێرخواز و ئەوە بۆ یارمەتی من کە مەکتەبی منداڵم هەمووی ڕۆیشت. هیوادار بە مازا بکەن لە زیندانی. دادا تۆ چێ گیراوە واتە داواکاریەک؟ من باوکم گیراوە داواکاریم ئیفراشوتی ببیتەوە باوکم بەربی باوکم 15 ساڵە 20 ساڵە حکومە 15 ساڵە لە زیندانە کە ئیفراشوتی بێتەوە 5 مانجی دەمینێ بەربیتن. تۆ تەمەن چەند بوو کە باوکت گیراوە؟ تەمەنم 3 ساڵ بوو کە باوکم گیرە ئێستا تەمەنم 18 ساڵە. 18 ساڵە. داواتە لە حکوومەت و پەرلەمانی کوردستانەوەیە کە ئەم ئیفراز شەرتیان بۆ بکاتەوە؟ بەڵێ ئەو فراشتیان بۆ بکاتەوە بی باوکم ئازاد بکرێ. پیاوەکەم گیراوە داواکارم لە سەرۆکی پەرلەمان ئەو ئیفلاس شەرتەی بکاتەوە. چەند ساڵە گیراوە؟ 4 ساڵ و 3 مانگە. خۆی ئەگەر بێتەوە ئەم ئیفراز شەرتی هەبێتن چەند ساڵی بۆ کەم بێت؟ 3 مانجی مای ئەگە ببێتەوە بەس ئەگە نەفتەوە سارەکونە مانجتکەی دەمینێ. یعنی سارەکونی ویتکەی هەفتەیەکە مانیان گرتووە لە خواردن باردۆخیان چۆنە چونکە بە حکومەوە ئێوە ڕۆژانە لەوانەیە تەلەفۆنتان هەبێت لەگەڵیان سەردانیان بکەن ئێستا باردۆخیان چۆنە؟ باردۆخیان باشە بەڵێنیان پێدان ئەگەر ئەو مانیان بشێنن ئەوە ئیفلاس شەرتیەکان و دەکەن ئەوان ئێستا شکانیان چاوەڕێی وەڵامی ئەوانن کە ئیفلاس شەرتەکانە بۆ بکەنەوە. وڵا برام بزاوام گیرایە ئەوە 6 سال حکومە 4 تەواو کردی و خە خێرتان بنووسێگە داواکەمان وەرگرن و ئیشەڵڵا سەرکەوتوو ناجی حەبن و دەبی عیبرەت بە گەورەی خوا بگرین و مەعجوزاتە و هەها فێرسین کەنچی بەسەر دێ لەسەر ئیسلام و ئیترخوا خێرتان بنووسێگە داواکەمان وەرگرن و کچەکەم 2 کچی هەیە و بەخوا ڕەزیلە لە مارە و هەفتێ لای منە و هەفتێ لەما خەسوویەتی و کوڕم گیراوە وەڵڵا و 7 ساڵ نیوە وڵای داوامان ئەوەیە حکومە شتێکمان لۆ بکاتن شتێکیان لۆ کەم بکاتەوە و بنا بەخۆی 6 سال بە حکومەکەی کردیانە 15 سال لە تەمیزی ئەوجا ئێستاش 7.5 بەڕێ کردی 7.5 مایە لەو 7.5 شتێکمان لۆ بکەن دویان کەم بکەن و ساعی مارم مندارەوە بێتاقەتم و مندارەکە 3 منداریەوە وڵای دادگای خلاص بوو دادگایەوە حکم و تەواو بەس داوامان لە حکومەت تشتێکیان لۆ بکەن یعنی تازە دادگایەوە حکم بوون و تەواو بوون لەوەیش تازە هیچ ناکرێت لا حکومەتیش بابیش بە ڕحمەتی بەمەدا بێتەوە شتێکمان لۆ بکاتن لە بەخاتری خوای لە بەخاتری ئەو مندارانە ئەو خێزانەی ئەو 7 ساڵ و نیوە یعنی 7.5 دیش چیە لە پەرلەمانی کوردستانەوە بۆچی هاتوونەتە ئێرە گرت بوونەوە؟ داواکاری لە سەرۆکی پەرلەمان دەکەنەوە ئیفلاشتیەمان لۆ بکەنەوە داواکاریمانەوە ئێستا زیندانی تێدایە 15 ساڵە تێدایە ئێستاگا فلاشتێ نەکرێتە 6 ساڵی لۆ زیاد دەبی گوناح نییە یعنی ئەوەندە ساڵە لەوێ بیتن ئێستا 6 ساڵی تکە تێدا بیتن بەخۆم یەک لەوانە ساحب 3 مندارم کرێت چیمە ئەنی کەس نییە مەسرەفم بکاتن پیاوەکەم لە ژۆرێ نەخۆشە بەخۆم وا تووشی نەخۆشی بوومە تووشی دەرونی بووینە هەموو کەس و کارمان داوا لە سەرۆک دەکەم ئەو ئیفراشتێمان لێ بکەنەوە داوای ئەوە دەکەم کە باوکم بێتەوە نەک ئێمە هەمومان بمان باتە پێشمانە بمان باتە شاریانی لە بجووکی دووریداوە من بچووک بووم گیراوە وڵا برایەکەم وڵا 6 ساڵ و لە 7 ساڵێتی تەواو بۆ حکومەکەی بەزبەر نابی داوامان لە ئەندام پەرلەمانەکان لە کاک مەسعود لە کاک مەرسوور بابەریاندن ئەوە هەتا کەنجینە و هەموو مار و مندارانە ئەو هەموو خەرکە جیرەیە حکومەکەیان تەواو مادەم حکومیان تەواو بوو تەواو حەقی خۆیان وەرگرتیا حەقی خۆشیان وەرگر بات بەر ببن حکومیان تەواو ئەی بیان و چی ماوە ئێستا بۆی بەریان ئەوە کێ دەرێن لۆیان وەبەر ناکەون نازانم ئیفراز شورتەیە چییە بیانی ئەوەیە لۆیان تەواو نابەر نابن لەبەر ئەوەی نەخۆ حکمی خۆی تەواو بۆ برایەکەم لە پارمانجی چار حکمی خۆی خەلاص کرد بوو
بەس ئێستا کەشمە هەموو هەتە ئێستاوە 6 ساڵ 7 ساڵە لەوێ خوێنی خۆیەکەن هەموو لە کولیان لە ئۆکراینەوە لە خوای بەزە ئێستا شەڕەچیان نییە زۆر ئێوەنە دەگە تەمبێ بن بە یەک ساری تەمبێ دەگە تەمبێش نەبنەتە هەتایا تەمبێ نابن حەقی بەرامبەر بە جیراوانی نەحەقیە مادەم حکمی خۆیان تەواو بوو تەواو دەگە حکمی خۆیان تەواو نەبەقەی بەس حکمی خۆیان تەواو بووە مادەم حکمی خۆیان تەواو با بەریاندن لەبەر ئەوێ نەخۆما چداواکەمان ئەوەیە با ڕحمیان بە ملەتەکەی دابێتن خۆ هیچی تکەن نیە خۆمە نامانەوێ لێرانە شەڕ دروستکەین دەمانێمە هەموو کوردین با ڕحمیان بە ملەتەکەی خۆ دابی هاوسەرەکەم جیرایە حکمی 7 ساڵە بۆ مای دەمانگە حکومەکەی تەواو بووە دادگای تەمیزی هەولێر ئەو بڕیارەی ڕاگرتیا داوا لە سەرۆکایەتی دادگای تەمیزی هەولێر دەکەین داوا لە سەرۆکایەتی دادوەر دەکەین دڵی منداڵەکانمان خۆش بکەن تکایە بیان گەڕێنەوە ناو کۆمەلگا پێویستمان پێیان هەیە ئەوان حکمی خۆیان تەواو بووە نەک ئیمن بە سەدەها کەسی دیکە حکمی تەواو بووە 5 ڕۆژمانیان گرت ئێستا کەشمانەکەیان شکاندێ لە دوێنێشەوە بە بڕیاری بەڕێوبەرایەتی چاکسازی هەولێر گۆتیتی بیشتێنن ئەگەر بێت و بە ماوەی مانگەچکە بڕیارتان نەدەنەوە پەیمانتان دەدەینێ دەبی و شتی زیاتریان لۆ بکەین برام جیراوە چەند ساڵێکی 8 سالێن حکم داوە باز ئەمە لە بەو ڕاوستانە ئینفراشورتیەکە ببتەوە داواکاریمە بەز و ئینفراشورتی ببتەوە کوڕم گیراوە چەند ساڵە 4 سال و نیوە 3 مانگیمایە بۆ 4 سال نیو دەبێ بەربی بەس ئێستا ئەو ئینفراشورتیان ڕاگرتووە کە ڕاگیراوە ساڵ نیوە چیان دەمینێ ئەمە بە ئەوەی مەرز دەبێ حەز دەکەین یعنی بە مەرز تشتەکە کۆتایی پێبێ لێیان ڕاگرتینە ئەگەرانە گیرێ ئێمە 3 مانگیکە بەردەبی ئیشاڵڵا داوا دەکەم باوکم بێتەوە زۆر غەریبی دەکەم هاوسەرەکەم گیراوە وەڵا حکمی 6 سارە ئێستا 4 سار و 2 مانگەوا تێدایە یعنی سێ مانجی مایەگە ئیفراشتی بدەنێ ئەگەر نەیدەنێ سارە کونۆ مانجی دەمینێتن داوا لە سەرۆک دەکەم بێتە سەخت ئەو ئیفراشتیان لۆ بکاتەوە هەمویان وا تووشی نەخۆشی بوون ئێستا هەمومانیان گرتیەوە هەم حاڵەتیان باش نییە ئێمە لە دەرێ هەمومانی دەلیل بووینە وەڵا من کرێچیمە خێرخواز یارمەتیم دەدا ئەگەنا کەس نییە سەرپەرشتیم بکاتن ساحب 3 مندارم داوا لە حکومەت دەکەم ڕوحم بەو مندارانە بکەن چار سار و 3 مانگە گیرەیە ئەگە ئەو فراشورتەبی 3 مانج دەمینێ ئەگە نەهێشتان یعنی دەکە سارە و 9 مانج دەمینێ یعنی مەحناینێ لە هەموو جێیەکی لە هەموو دنیایەکی ئەو فراشورتی هەر هەیە ئێستا ئەوانە سارێک ڕایان کردێ هەزاران لێکوانەوە هەیە یعنی ئەوە سارەکە بەسەر چۆکە بەر بن داوا دەکەن ئەو فراشورتیە بکەنەوە بەشکە ئەوش بێتە ناو مار مندارمان بای خۆیان گیراینە ئەمە نارن هەر کەسێک تاوانەجێ هەر شتێکی هەیە بای خۆیان گیراینە ئەو فراشورتیان لۆ بکەنەوە بەشکە بگەڕێن ناو مار مندارەکەیان زیان بۆ مندارانە بستی ئەگە هەنە بۆ مندارانە هەروە منداری خۆیان تەماشا بکەن بابم عزمێ بەربی زۆر بیری دەکەن زۆر بچوو بووم کە باوکم گیراوە یعنی پێویست ناکە باوکی من بگرم من چێکی ئەوە نە مناڵەمەوە گەورە بۆ باوکم هەر نادەن یعنی هیچ پێویستیەک ناکە یعنی بە بەلاش گرتویانە هەر خۆی کە حکومەکە تەواو بوو بۆچی بەری نادەن حکمی خۆیەتی تەواو بوو یعنی بە بەلاش گرتیانە حکومەکەی تەواو بووە هەر بەری نادەن درچی دریان ئەوێت ئەمن برام لێرەیە لە چاکسازی گەوران گیرایە دەبواە نەورۆزی 2019 ئازاد بکرێ ئەگەر ئیفراشورتی شمولی بکاتن بەڵام بەردە 2 مانگ 3 مانگ پێش ئەوەی ئازاد بکرێ ئەو ئیفراشورتی ڕاوەستایە ئێستاش داواکانی لە حکوومەت و دەسەڵاتی تەشریعی بەڵکو ئەو مافەیانە بۆ بگەڕنتەوە ئەو مافەچ خۆیانە هاندانە ئەو سزنانە بەرەو چاکسازی بڕۆن ئێستا ئەوانە ئەگەر چاک نەبووینە با تەقیمیان بکەن ئەگەر چاک نەبووینە و ئینسانی باشیان لێر نەکەتیا با شمولیان نەکە بەڵام ئەگەر تەقیمیان کردن دەزانن ئەوانە چەند گۆڕانە برای من لە
ئەو ساڵ سەفی 6 بوو ساڵی ڕابردوو هەشتا معدەلی بوو هەفتەم بوو لەسەر ئاستی هەولێری ئەدیەوە گۆڕانکاری نییە پێشتر لە مەکتەبێ نەبوو لە سەفی سێەوە گەڕایەوە مەکتەبێت کە دەکات نۆ ئەدیەوە چاکسازی نییە ئەوە گۆڕانکاری نییە ئێستا ناوی لە کولیە گەڕایەوە لە قسمی ئینگلیزی ناتوانانی بخوێنی ئەو ساڵ هیچ ساڵی ئایندەش ناتوانانی بخینی کەواتە فەسڵ دەکری کولیەکەشی لەدەستدەچی زاهیوادارم حکوومەت ئەو مافیانەوە بگەڕنتەوە لەوەی ئەوانە هاان بدرێن زیاتر بەرەو چاکساز بڕۆن حکوومەکەی 6 ساڵە ئێستا 6 ساڵە تێدا 6 ساڵ و 2 مانگە دەبواە 5 ساڵ و هەندێک بگیرێ نەورۆزێ بەردەبوو مانجی سی 2019 هەتا ئێستا زیادە لە ناوسنیدا ئەگەر بێت و ئەو ئیفراشەتیە شمولی هەموو سزنەکان بکاتن شمولی ئەوانەکە کەواتە جیاوازیەک هەیە لە ناو سزن ئەی چۆن برایەکەم لەگەر 5 کەسان من داوابوو یەکیان بەر بووە یەکیان ئازاد کرایە بە مەرج 3 ساڵ و ئەو 5 ساڵ و مانگێک گیرا بوو ئەو 3 ساڵ و 9 مانگ تێدا بوو ئازاد بوو ئێستا لە ناو داوایوان شمول ناکات 4 ماینە ئەوانە شمولیان ناکەن ئەگەر بێت و جیاوازی بەو خەڵکەی بکرێت لە ناو سزنی ئەو خەڵکانە ئیدی کە دێنە دەرێت جیاوازیمان پێکرایە ئەمە حەق خۆمان لە ناو سزنی خواردیە لەوانەیە نەگۆڕن بەڵام ئەگەر ئەو ئازادکردنە بگەڕێتەوە لە بیان ئەو ئیفراش شەڵتی بگەڕێتەوە لە ئەوانیش حەزەڕەچیان دەبی و ناگەڕێنەوە سەر ئەو ئایدۆلۆژیایی کە پێشتر بەکاریان هینەیە لەسەری بند کراون وڵای کوڕەکەمە حکومەت برین 8 سارە ئەگە برین ئەوەی نەبتەوە نازانەوەی برم سار بەنۆمانجی بتن دەبی 8 ساران لێن دەربێتن ئەگەوە بتن مانگوت سار نوێکی دەمینێتن دوو مردی حیبنەبی ئەگەوەشتمە بتن ناخۆشە بەخوای زەحمەتە دوو جوانە مەرگ بووینە ئەوەش برین لەوتیان پاشانێکەوە جیدا برین لە دووشەمێ ئەو لایوە دووشەمەکەی دی بەهانیان گرتە برین هەندێکیان برین خەستەخانە هەر تەندروستیانە باش دەبە بریانە خەستەخانەی لێ ئەوەی داوا دەکەن سەریان سووک بی ئیفراشارتیان لێ بکەنەوە ئیمنەوە 15 ساریان لێ بڕیتەوە زوڵم لێ 15 سار ئەوە 8 سارە سێ منداڵە لە خێو دەکەم بە ناوی تیرۆری ئەوە 8 سارە لە 2012 گیرەیە ئەلعانە دەرێ دەبی ئێشتا 7 ساری مایە بە قسەیوانی کە باوکم گیرە ئێستا تەمەنم 8 ساڵە زۆر بچووکم کە باوکم گیراوە تەوا بۆ حکومەکەی بەس بەر نابێت داوا دەکەم باوکم بێتەوە زۆر غەریبی دەکەم ژیان بۆ مندارانە بستی ئەگە هەنا بۆ مندارانە هەروە منداری خۆیان تەماشا بکەن عەزم لێبان بێتەوە بخۆم یەک لەوانە ساحب 3 مندارم کرێت چیمە معیشەتی ئێمە لەسەر خێرخواز و ئەوە بۆ یارمەتی من کە مەکتەبی منداڵم هەمووی ڕۆیشت هیوادار بازار بکەن لە زیندانی والله من پیاومە لە گراوەوە تقریبا 5 ساڵە لە سجنیوە صاحبی حەف منداڵمەوە ئەو 5 ساڵە ئەگەر ئەو فراشرتی بگەڕێتەوە برێم ساڵێکی دەمنێ دەردەکەوی بەس ئەگە نەگەڕێتەوە 3 ساڵی دینە ناو سجنی دەبی ئەوش بەخوای ئازاری ناو سجنی یانیش زۆر نەخۆشە بەخۆی پیاومیش بەخوای ئەوش فقر وەزعی تەواو نیوە بوو کە ئەو مانایان گرتیتەوە بەڕاستی وەزعیش تەواو نەبوو ئەبوو لەبە ئەوەی بس ئەگە خوا یعنی دنیاە کەلومان ئەو ئەوە دەکات ژیان گوزەرانی بەخوای ئەمە بەڕاستی ئەمە بەسێ خسایی خێرخوازی و بسم ئەوە باشەکانی خەڵکی هەولێری و ئەوە بوو بەڕاستی معیشەتی ئەمە لە کرێی نەش بلێم ئەو بوو معیشەتی ئەمە لەسەر خێرخواز و ئەوە بوو یارمەتی من کە مەکتەبی منداڵم هەمووی ڕۆیشت منداڵم ناشنە مەکتەبیەکایە ڕۆیشت مەکتەبەکەیان ئەو منداڵەکان هەموو بۆ مەکتب بەس ئەوەی پۆلی یەک ئەنکای دەشتە مەکتەبی ئەوەی کوڕەکەی گچکەمتر ئەوە دوو هەموو مەکتەبیان ڕۆیشت لە بە معیشەتەکەمان کە پیام ڕۆیشت و معیشەتمان نەبوو بێ ئەو مەسرەف شتمان لە بە ئەوەی تۆ کاکۆ چێ گیراوە باب گیراوە بەێ تەمەنی چەمکە گیراوە وەڵایی 4 سارە گیرا 4 ساڵە باوکو گیراوە بەڵێ چ داوایەک تێ ئێستا تۆ داواکارم ئیفراشورتیمان بۆ بکەنەوە بابەت غەریبی دەکەی هیوادار بازار بکەن لە زیندانی
بەنای خۆی بەخشندە میهرەبان ئێمە لە 19 مانگەوە کولیژنەی مافی وەرە لە سەرخەتین لەگەڵ هەموو مانگرتوانەی چاکسازی سلێمانی و چاکسازی هەولێریش تقریبان لە دوشەمە دەستیان بە مانگرتن کردووە وایەوا باز دەکەن کەسێک 4 قاعەیەک لە هەولێر دەستیان کردو بە مانگرتن ئەمەش ئەو کەسوکاری مانگرتوانن کە داوای ئیفراجی شەرتیەکەن و تا ئازادکردن بە مەرج ئێمە وەکو لیژنەکەمان چەند ڕێکارێکی ئیداری و یاسایی مانگرتوتە بەر لە 19 مانگەوە تا ئێستا لە سەرخەتین لەگەڵ لایانی پەیوەندیدار بە هەموو ڕێکارە یاساییەکان بۆ نمونێمە راپۆرت و داواکاری و هەموو ئەو دەقە یاساییانەی کە ئەوان پێی مەشمولن ئاراستەی لایانی پەیوەندیدار و ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان و ئاراستەی ئەنجومەنی دادوەری و وەنێنەرمان چۆتە ئەنجومەنی دادوەری و لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی پەیوەندیەکی بە هێزمان دروست کردووە و ئێستاش نوێنەرمان چۆتە چاکسازی گەورانی سلێمانی و نوێنەرمان جارێک چۆتە هەولێر و بەتەماین بەیانی دوو بەیانیش هەر لەگەڵ لایانی پەیوەندیدا هەم سەردانی چاکسازیەکانی هەولێر بکەین و هەمیش لەگەڵ چەند حاکمێکی بەڕێز دانیشتن بکەین لەسەر ناوەڕۆکی ئەو دەق و یاسایی کە ئەوان گویا پێی مەشمولن ئەوان بەپێی قانونی ئوسولی مەحاکماتی جەزایی مەشمولن بە ئیفراجی شەرتی ئێمە دەگەڵ چەند حاکمێکی بەڕێزدا و لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەریش لیژنەکەمان پەیوەندی کردو و کۆبووەتەوە بزانین ئایا ناوەڕۆکی ئەم دەق و یاسایە چۆن و تا چەندێک ئەوانەی کە داواکاریان ئاراستە ئێمە کردووە مەشمولە بن ئێمە تا ئێستا لە سەرخەتین و هەر بەردەوامیش بین تاوەکو دەگەین نەتیجەیەک بە ڕێکاری ئیداری و یاسایی بەس ئایا نەتیجەکەی ئێمە وەکو پەرلەمانتار لەسەرمانە تەنها چاودێری بکەین و داواکاریەکانیان بگەین ئێمە لایانی تەنفیزینی بەپێ ئەو قانونەی کە گوایە بەڕێوەبەری چاکسازی سلێمانیش و بەڕێوەبەری چاکسازی هەولێریش گوایە هەندێک لەمانە مەشمولن بەپێی قانونی سۆلی محاکەماتی جەزایی مەشمولن بە ئیفراجی شەرتی بەڵام کاتێک ئێمە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری لیژنەکەمان لیژنەی پەیوەندیدار دانیشتی لەگەڵا کردو هەندێک بۆ نمونە تەناقوزات و تێکگینان هەیە پێچێ ئەوانەی کە داوای ئەوە کە نازاد کرێن بە مەرج پێچێ نەیانگرێتەوە بۆ نمونە لیواتا بۆ نمونە سزنی مؤبەد بۆ نمونە ئیعدام بۆ نمونە قەتڵ بۆ نمونە ئەوانەی کە توجارە دەکەن مادەی هۆشبەر ئەمانە هیچی ئیفراجی شەرتیە نەیانگرێتەوە بەڵام ئێمە هەندێک ڕێکاری ئیداری و یاسایی ترمان کردوتە بەر بۆ حاڵەتی بۆ نمونە تاریع و بۆ نمونە نەخوازا و نەشاز بۆ نمونە هەیان ئێستا لە ناو چاکسازی سلێمانی خەریکی گورچیلەکانی لەدەزە هەم بە بۆنەی مانگرتنەکە هەم بە بۆنەی تەندروستی هەم بۆنەی مانەوەی لە زیندانی بۆ نمونە لە چاکسازی گەورانی هەولێر هەیە کە گوایە لایەکی شەلەل لێ یاوە و ڕەبۆیەکی توندێتی و بە تەنها بە ئۆکسسیجین هەناسایە ئێمە وەکو پەرلەمان پێدەچێ لەسەر خەت بێن و بتوانین داوای ئەوان بگەین بەلایانی پەیوەندیدار بەڵام لایەنە تەنفیزیەکەی ئەو کات ئەنجومەنی دادوەری و لایانی پەیوەندیدار قەرارە بەپێی ئێمە تەبەن من قسەی بەڕێوەبەری چاکسازیەکان وەرەگرم ئەوان کاتێک دەق و یاساکان بە ئێمە وت ئەمان گوایە مەشمولن بەڵام کاتێک لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری کۆ دەبینەوە لەگەڵ حاکمە بەڕێزەکان کۆ دەبینەوە کۆمەڵێک تێگیدان و تەناقوزات هەیە لە ناوەڕۆکی یاساکە و هەندێک بابەتکانمانە هەندێکیان مەشمول لە هەندێکیان مەشمولین بەڵام ئەمە ئیستیسنای پێدەچی ئەو حکومانێکە لەوە پێش باسم کرد ئەوانەی ئەو خاڵ بۆ نمونەمانەی تیرۆر و مؤبەد و قەتڵ و هۆشبەر و ئەوانن ئەبەر ئیستیسنا ئەم ئیفراجی شەرتیە بۆ ئەوان مەشمول نیە و نایانگرێتەوە من هەم بە راپۆرت هەم بە داواکاریەکانیان هەم بە جەورەی مەیدانی هەموو ڕێکارە یاسایی و ئیداریەکانی خۆم وەکو لیژنە و برادەرانیشم بۆ کۆندامانی لیژنە ئێستا حالیان نوێنەرمان لە چاکسازی سلێمانیان نوێنەرمان لێرە ئامادەی بچێ بۆ چاکسازی هەولێر لە 19 مانگەوە تا ئێستا لە سەرخەتین هەموو ڕێکارە ئیداری و یاساییەکانی خۆمان گرتوتە بەر بەبێ وەستان ئێمە وتمان یەکەم جار کە من چوومەتە چاکسازی سلێمانی و تومە ئێمە لایانی تەنفیزین ئەو دەسەڵاتێکی لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانە پێم درا لە چوارچێوەی ئەو پەیڕەوەدا کار دەکەم داوای ئێوە دەگەێنمە بەلانی پەیوەندیدار چاودێری بین لە سەر جێبەجێکردنی یاساکە یاسا سەربڕی ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ ئەوەی هەموو تاوانبارێک بە سزای خۆی بگا بەڵام کاتێک کە بۆ نمونە حکمی خۆی تەواو کرد سزاکەی خۆی تەواو کرد بەو دەقە دەبێ ئازاد بکرێت ئەگەر مەشمول بێت. سپاس بۆ جەناب.